ئەمڕۆ ڕۆژی جیهانی شێفەکانە جاڕۆند هەمومان کاتێک کە خواردنێکی خۆشە خۆین حەزمان لە خواردنەکە هەیە بەڵام دروستکردنەکەشی زۆر گرنگە لەوەی کە هەموو جاتە گرنگترە دروستکردنەکەی زۆر گرنگترە کە لەوەی چۆن دروست ئەکرێت ئەمڕۆ ڕۆژی جیهانی شێفەکانە ئەمانەوە ئەمڕۆ بزانین تایبەتمەندیەکانی شێف چییە لە هەرێمی کوردستان گرنگی بە شێفەکاندراوە وەک چەند لە وڵاتان ئەزانین کە گرنگێکی زۆر بۆ بوارە ئەدرێت و هەروە بە شێوەیەکی ئەکادیمیانە شێفەکان پەریان پێ ئەدرێت بزانین لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە پەرەپێدان بە شێفەکان و تایبەتمەندی شێف چیە و بەکێ ئەوترێ شێف ئێمە ئەمانەوە ئەمڕۆ زانیاری زیاتر وێ بگرین لەسەر تەوەرەکەمان بە میوانداری زۆر بەڕێز ئارام ئەحمەد ڕاوێژگاری شێفەکانی کوردستان سڵاو لێ بە کاک ئارام بەخێر بێت کاگەران بەخێر جوانتان زۆر سپاسانە پێ بڵین کاک ئارامیان شێف ئارام شێف ئارامی ژوێ ئاستایی زۆر باش ئێمە سەرتا پیرۆزبایی ئەم ڕۆژەتان لێگەین کە ڕۆژێکی تایبەتە بە شێفەکان ئاراستەی هەموو شێفەکانی جیهانەکەم شێفەکانی کوردستان بە تایبەت پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرۆکی شێفەکان شێف دلێرەکەم کە ئەم سندیکایی دامەزران لە ناو کوردستانە زۆر باشە ئەمانەیە بزانین مەبەست لە دیاریکردنی ڕۆژێک چییە بۆ شێفەکان وەکو چۆن ڕۆژی مامۆستایان هەیە ڕۆژانی کرێکار هەیە ڕۆژانی شێفیش گرنگە لە هەموو جیهانە لەبەرەوەی شێف لە هەموو ماندووبوونێکی خۆی بێ بەشە یعنی هەموو لە مووی استراحەتێک عەفو بێ بەشە دایم خزمەت بە شارەکەیەکە خزمەت بە موشتەرەکانەکە بە گەشت و گوزارەکانەکات یعنی خۆی لە هەموو ئیسراحەتێک هەڵگرتووە کاگەرام بەچی ئەوترێ شێف بەڕاستی بەو کەساوترێ شێف کە ببێت بە مامۆستایەک بۆ بەردەسەکانی خۆی باشە هەنێک لۆگۆ و باج ئەبینم بە خۆی بەڕێستەوە ئەگەر پێمان بڵێ ئەمانە چین ئەمە لۆگۆی شێفەکانی کوردستانە باشە ئەماش لۆگۆی کۆمەڵی میوانخانەکانە ئەمەش ناسناوی خۆمانە ئەمە باجەکەی خۆمان کە باجی ڕاوێژکاری شێفەکانە ئەمش ئەڵەی عێراقا و ئاڵای کوردستانیش بەڵێمش ئەفۆ زۆر باشە وەکو ڕاوێژکاری شێفەکانی سلێمانی لە ئێستادا گرنگێکی زۆر ئەدرێت بە شێفەکان لە چه ئاستێکدا یاخود ئەو گرنگی پێدانی کە بە شێفەکان ئەدرێ بەداخەوە ئەو گرنگیە نیە لە سلێمانی لەبەرەوەی شێفەکانی کوردستانی خۆمان ئەبینیت لەگەڵ خاوەن مەطعەمە زیاتر تۆزێک کۆنتاکیان نییە پێکەوە زیاتر خاوەن مەطعەمەکان بیانەکان هەڵەبژێرن ئەمەش تۆزێک کێشەیە بۆ شێفەکانی خۆمان لە کاتێکا کە ئەمە خۆمان شێفی زۆر سەرکەوتومان هەیە لە ناوخۆی وڵات بیانەکانی دەرەوە ئەهێنرێت بۆ کۆمەڵەیەک شێفمان لەگەڵایە کە زۆر توانای ئەوەی هەیە کە لە شێفەکانی بیانەکان لە شێفە جیهانیەکان بەقووەتر بێت بەڵام بەداخەوە لێرە ئەمە نییە زیاتر بێگانەکە هەڵەبژێرێت لەوانەیە ئامادەیە بە پرەپارەیەکی زۆرتریش ئەو بێنێت بۆ شوێنەی بۆ کارەکەی ئامادە نەبێت شێفێکی هەرێمی کوردستان زۆرمان هەیە لە ڕێستۆرانتەکان حەز ناکەم ناوی ڕێستۆرانتەکان بێنم بەڵام ئەمە جێی داخە لەبەرەوەی هەم گەشت و گوزاری خۆمان ینی ئیشێکی لەسەر ئەوە نەکردووە هەم تۆزێ شێفەکانی خۆمان نەبینی لەگەڵ خاوەن مەطعەمەکانە لەبەر موچەیەک زیاتر یان کەمتر ئامادەیە کنەکانی خۆمان لە دەستخۆی دوورخاتەوە بەڵێ شەبارم کە ڕۆژێکی جیهانی ئەبێت لە تەواوی دنیاە چەندین چالاکی لە وڵاتان بە بۆنی ئەو ڕۆژە جیهانیەوە سازەکرێت و ئەنجامەدرێت لە تەواوی دنیاە چالاکی بە بۆنەی ڕۆژی جیهانی شێفەوە ئەنجامەدرێت لە هەرێمی کوردستان هیچ چالاکیەک ئەنجامەدرێت ئەمڕۆ نەخێر لە تەواوی دنیای ئەو چالاکیانە چین کە ئەنجامەدرێت لە تەواوی دنیا حکومەت پشتگیریان ئەکات هەموو شتێکیان بۆ سەرفەکات بەڵام لێرە لە هەر دەرگاکەی جواب نایەتەوە ئێمە وەکو خۆمان و کۆمەڵی شێفەکانی خۆمان بانگێشکراین بۆ جەزایر بانگێشکراین بۆ ئەردان بۆ رووسیا بانگێشکراین بۆ زۆر وڵاتی کە بانگێشیان کردین بەڵام لە دەرگامان ناکە زەرگای نەکردەوە زۆر باشە هەمیشاڵێن خواردن خۆی چێژێکی هەیە کاتێک کە ئەی خۆی بەڵام ئامادەکردنەکەشی خۆی لەلایەکی دیکەوە چێژێکی ترا کاتێک کە خواردنێک بە چێژەوە ئامادە بکرێت ئەتوانین بڵێن ئەم خواردنە تامی خۆشترە جیاوازترە و تایبەتترە خواردن یەک سفاتی هەیە ئەبێت زۆر بە خۆشەویستی دروستیکەیت
ئەگەر خواردنەکە خۆشترین جۆرە خواردنەکان بێ ئەگەر بە خۆشەویستی دروستی نەکەیت تامی خۆی نایەت. باش ئەم خۆشەویستیە چۆن دروستە بێت؟ شێفەکە بۆ دروستکردنی خواردنەکەی ئەمە حەزێکە لە خۆتا هەبێت یان خۆ دەتوانیت ئەم ئەبێ ئەو حەزە لە ناخی خۆتا هەبێت. باشە ئا کەسێک حەزی بۆ خواردن دروستکردن بێت من حەزەکەم خواردن دروستکەم بەڵامی چی لێ نازانم ئەتوانم ببم بە شێف؟ ئەگەر ئەو حەز و خولیایە و هەبێت لە ناخە بەڵێ توانی. بەڵێ کاگارام ئەتوانین بڵێن سیمای شێف ئەبێت چۆن بێت؟ پاکوتەمیسی وەکو پێڵێن لە مەکتەب پێڵێن قدوە ئەبێ قدوەی ئەو پۆلە بێت شێفیش کە چوە ناو مەتبەخەوە ئەبێ بێ بە مامۆستا ئەبێ بێ بە دکتۆرێک ینی ئەتوانین پێناسێکین بە دکتۆر و بە مامۆستا لە ڕووی تەندروستیەکەیەوە لە ڕووی زانیاریەکانی کە وەکو تەلەبە بیان بینێک نەک وەکو بەردەست. چی ئەو پێداویستیانی کە شێفێکی سەرکەوتوو پێویستە لە چەشتخانەکەی خۆیە بەکاری بێنێت بۆ خۆی؟ وەکو بەکارهێنانی سەدرێ و جلوبەرگی خۆی باشە نظامی جلەکانی باشە هیچ خەلەلێکی تیا نەبینی وەکو وایە معدل ئەو جلانە هیچ ئیشێکی پێوە دیار نەبێت ئەبێ شێف بەو شێوەیە بێت. بەکارهێنانی کڵاو دەستکە گرنگە بەڵێ لەگەڵ پێڵای تۆبی زۆر باشە. لە ئێستادا وەکو خۆشت ئاماژت پێکرد کەسەمە شێفی زۆر سەرکەوتومان هەیە سنتەرێک هەیە شوێنێک هەیە بۆ پەرەپێدانی توانای ئەو شێفانە؟ بەڵێ ئێمە کۆمەڵەکەمان لە 19 شێف پێک هاتین سپاس بۆخوا ئیستا 128 ئەندامی شێفمان هەیە لە هەموو بوارەکان هەمووشیان سەرکەوتون هەنێک قوتابیشمان هەیە لە زانکۆ کارخوێنەیە لەگەڵ ئێمەیە پەرە ئەدا بە حەز و خولیایەکی هەیە بۆ خواردن دروستکردن ئێمە لە ناو گروپەکەی خۆمانە هەفتەی 2 ڕۆژ دانێن بۆ فێرکاری بۆ ئەو ئەندامە تازانی کە لەگەڵ زۆر باشە لەگەڵەوەی لە کاتێکا کە شێف خۆی گرنگێکی زۆری هەیە بەڵام کاتێکا خواردنێک دروست ئەەکەی ئەو کەسەشی کە خواردنەکە تاقی ئەکاتەوە و تێستی ئەەکە ئەو کەسش ئەبێ خۆی لە وڵاتانە خۆی ئەبێ کۆمەڵک تایبەتمەندی تیاابێ ئێستا لە سنتەرەکانی ئێوە ئەو کۆمەڵە کەسانە شەیە کاتێکەوە خواردنێک ئامادە ئەەکەن بۆ هەڵسەنگانی خواردنەکان؟ بەڵێ هەمانە بەڵێ کاگەرام وەکو ئامادەکردنی خواردن تایبەتمەندی خۆی هەیە وەکو دروستکردنی خواردنەکە پێشکەشکردنی خواردنەکە تایبەتمەندی چییە و ئەتەکێتی پێشکەشکردنی خواردنە بێت چۆن بێ؟ پێشکەشکردنی خواردن لە ئەتوانم بڵێم لە 180 گرنگەکە تۆ پێشکەشەکەی بۆ ئەو مشتری کە دێت بۆ لاو ئەبێت چۆن بێت پێشکەشکردنەکەی بوون منە با بڵین برد و شلەیەک وە کوردیەکەی خۆمان برد و شلەیەک لەگەڵ مریشکەکە ئەتەکێتی پێشکردنەکەی کە شێفێکی سەرکەوتو و پێشکەشی بکات ئەبێت چۆن پێشکەشی بکات؟ خۆی لە ڕاستیا گەر مانێ بۆ شێوەیە سەرکەوتوو بێ کە باسێکی وەک وڵاتان ئەگەر بکرێت عادەتەن لە وڵاتان مساعد شێف هەیە شێفەکە خۆی بتوانێت خواردنەکە پێشکەشکە بەڵێ جوانترێکە بۆ ئەو کەسی کە لەسەر مێزەکە دانیشتۆ ساوەڕی خواردنەکەکە گرنگی تایبەتی هەیە ئەگەر خۆی پێشکەشیکات جیاوازی چییە ئەگەر شێفەکە خۆی پێشکەشیکە هەیە کارمەندێکی ڕێستۆرانتەکەی پێشکەشیکە؟ جیاوازەکەی ئەوەیە ئەو کەسی کە دانیشتۆ نانەخوات بەلایەوە شتێکی جوانە شێفێک بێت خواردنەکەی پێشکەشکات چۆنی سێمە هەمانە بۆ نمونە لە وڵاتانی دەرەوە خەڵک دنیا پارە ئايات ئەچێتم بۆ نمونە مەطعمی براقەوە بۆی براق بێت خواردنەکەی بۆ پێشکەش خۆی پێشکەشیکات باشە لێر تا چەند گرنگی بەوە ئیراوە کە شێفەکان خۆیان خواردنەکە پێشکەشی میوانەکان بکەن گرنگی تیانە نیمانە زۆر باشە ئەومانە شەفارام ئێمە کەزین هەموو کابانێک هەموو خاتونێک لە ماڵەوە بۆ خۆی شێفێکە بەڵام زۆر جاڕۆن لەوانەیە خۆشمان هەمومانەوەمان بیستی بێ ئەڵێکەمە خواردنەکە ئامادەکەم ئەوەنە بۆنی خواردنەکەی بەسەرمان لە دوایە بۆم ناخورێ خواردنەکە ئێوەکو شێف هەمان ئەزمونتان هەیە؟ بەڵێ ئێمە زۆر کات ئەو خواردنی کە خۆمان دروستیەکەین وەکو تۆڵیت ئەو خاڵاوی کێت بەسەریە ناچارین بیگۆڕین بە شتێکی تر بخۆین کە شتێک لەو مەطبەخەیان نەبێت لە لای ئێمە بەڵێ ینی ئەوە هەمان شتێ بۆ ئێوە باشە کاگارام شێف تا چەند گرنگی هەیە لە ڕاکێشانی میوانی زیاتر لە ڕاکێشانی گەشتیار بۆ شارەکەی بۆ وڵاتەکەی تا خواردنێکی باش پێشکەشکات شێفەکان زۆرن لە ڕێستۆرانتەکانە لە هۆتێلەکانە کارەکان ئەوە نیزان کە هۆتێلەکان ئەوەندەی کە گەشتیار زیاتر ڕوویتی ئەگەن یەکەم دەمولەفزی شێفەکە دووهەم ئەو ئەرکاکێتە سەر گەشت و گوزار گەشت و گوزار ئەبێ ئەم شتانە دابینکات بەڵام ئێمە لە سلێمانی تۆزە گەشت و گوزارمان تۆزە زەعیفە
بەڵێ بەس کاری باشیش کراوە کاری باش کراوە بەڵێ بەڵام ئەتوانرێت کاری باشتر بکرێت بە تەمەین ئیشاڵە لەگەڵ شانازخاندانیشین زیاتر هەوڵ بن بۆ پرۆژەیەکی جوانتر بکەین لە شاری سلێمانی. باشە وەکو شێفەکان چ پرۆژێکتان نەبەردەسایە کە بتوانێت خزمەت بە شاری سلێمانی بکات؟ ئەوەیە ئەمانەیە لەگەڵ گەشت و گوزارە دانیشین باشە لەسەر باس لە هەنێ ئەم پۆشکانی کە لەسەر جادەکان دانراوە بیکەین بە ڕسمی مانگانە کرێ شتێک بێن بە حکومەت هەم بۆ خۆیان سوودی هەیە هەم بۆ سیمای بەڵام شارەکە. ئێستاە بوونی هەیە جیاوازی پرۆژەکەی ئێوە لەگەڵ ئەمە ئێستا کە بوونی هەیە چ جیاوازیەکێوێت؟ ئێستا و کابینانە نەماوە کەمیشن ناش ینی سە بڕۆ داوایکە نییە پۆشکەکان شتێکی دیاری کراوە کەواتە ئەوەی هەیە بەکرێ گیراوە بەڵێ نەک نەماوە لابرابێت. بەڵێ زۆر باشە لە ڕابردوودا چەندین فستیڤالتان ئەنجامدا کە شێفەکانی شتیا بەشدار بوون و کەسایەن دیکەشتیا بەشدار بوون کە لە دوایە هەڵسەنگاندن بۆ ئامادەکردنی خواردنەکانیان کرا لە ئێستادا هیچ پلانێک نییە لەوەی کە ئەم فستیڤاڵانە دووبارە بکرێنەوە شێفەکانتیا بەشدار بن. ئینشاڵڵا بۆ ساڵی داهاتوو بە تەماین فستیڤالە بکەینەوە بە ناوی شێفەکانی کوردستان ئینشاڵڵا فستیڤالێکی سەرکەوتووە بێت بەڵام ئەوەیە چاوەڕێکین لەلایەن حکومەتەوە پشگیری بکرێن هەوڵی شوران زۆریاوە چاومان بە سەرۆکی حکومەت کاک باڤێڵ بەڵام حتای سەر نەماتوانیوە سەرۆکی سەرۆکیەکێتی نیشتیمان چامان پێ بکەوێت تا ئێستا. زۆر باشە لەو فستیڤاڵانەیە لەگەڵەوەی کە زۆر گرنگی بە تامی خواردنەکە ئەجێ لەگەڵەوە تا چەند گرنگی بە پاک و خاوێنی و چۆنەتی ئامادەکردنی خواردنەکە بدرێت؟ گرنگی بە پاک و خاوێنەکەی سەرەتا ئەنجا دواتر تامەکەی. بەڵێ کاگارام یەکێک لەو چالاکیانی کە لە تەواوی دنیاە ئەمڕۆ بە بۆنی ڕۆژی جیهانی شێفەوە ئەنجامەدرێت ئەوەی کە منداڵ ئەهێنرێت و فێری خواردنێکی سادەیانەکان یاخود ئەو خواردنێک کە شێفەکان دروستیەکان وەکو چالاکیەک ئەمڕۆ لە ڕۆژی جیهانی شێفە بەبەر چاوی مناڵەکانەوە دروستەکرێت ئەمە تا چەند گرنگە؟ ئێمەش خولی ئەوەمان هەیە کە منداڵان فێری خواردن کەین لە ئیستەوە هەوڵیشماننا لە کاتی عوتڵەکەیە بیکەین بەڵامی تر بە حکمی ئەم وەسعات وەزێ نەگونجا ئەگنا خولی ئەوەمان هەبوو بۆ منداڵان پێشتر کردوتانە بەڵێ خول بۆ منداڵە بەڵێ باشە بەدەمەوە هاتنی خەڵک دایک و باوکەکان کە منداڵەکانیان بێنن تا چەند هەبووە تا چەند دایک و باوک حەزی بۆ هەبووە کە منداڵەکەی فێری جۆرێک لە خواردنەکان بێ دروستی بکات؟ بەتەکی زۆر دڵی پێی خۆش بووە هەم بۆ هاوکاری خۆی هەم ڕەنگە بۆ مستەقبەلێکی خۆی. باشە خواردنێکی دیاریکراو هەیە کە مناڵ فێر بکرێت بۆ منە ئێوە لە خولەکی خۆتانە کە خولتان کردوتەوە بۆ منداڵان فێری خواردن دروستکردنتان کردوون خواردنێک کە ئاسان بێ سادە بێ بۆ تێگەشتنی مناڵەکە؟ لە خواردنە سادەکان ئێمە دەست پێکەین چ خواردنێکی بەیانیان زیاتر بەڵێ ئەنجا ئەچینە سەر ژەمی نیۆڕوان. باشە چی بوون ئەوانەی کە فێرتان کردن کە دروستی بکەن؟ یان ئەتوانی بڵین لە خواردنی هێلکە ڕۆن مەخلەمەیەک سوورکردنەوەیەکی بەسیط ینی هەنێکێت تەمەنێکی ئەوەی نەبوو ئەو هەموو زانیاریانە بکاتە مێشکی خۆی. باشە پرۆسەی پەروەردە تا چەند کەم تەرخەمە ئەتوانین بڵین لە هەرێمی کوردستانە کە دەرفەتێکی بڵین نەداوە بە شێفەکان کە بتوانن وانێکی تیا بڵێنەوە بۆ قوتابیان بۆ ئەو خوێندکارانەی کە حەزەکەن لە داهاتووە ببنە شێف؟ ئێمەمانەیە سنتەرێکی خۆمانمان هەبێت بەڵێ بەڵام ئەویش بۆیە پێشتر باسم کرد داوامان لە نەسیاسەکان کردووە شوێنێکمان بۆ دابینکەن بۆی ئێمە بتوانین هەموو ئاهینی خۆمان هەوڵی خۆمان بکەین بۆ ئەوەی کە چواردەوەرەکەمان سوودمان لێ وەرگێت. باشە بوونی پەیمانگایە گرنگە پەیمانگامان هەیە چەندین بەش لە خۆگرێت و لە زانکۆکانە چەندین بەش لە خۆگرێت بوونی پەیمانگایە یا بوونی بەشێک لە زانکۆکانی هەرێمی کوردستانە بۆ شێفەکان بۆ دروستکردنی شێفێکی سەرکەوتوو تا چەند گرنگە؟ بێگومان زۆر گرنگە. هەوڵتان بۆیەوە کە ئێوە ئەو کارە بکەن؟ بەڵێ هەوڵمانەوە ئێمە ئێستا لە کۆمەڵی میوانخانەکە تەنها ئەتوانم بڵێم کورسێک و مێزێکمان هەیە ینی شوێنێکمان نییەمە بتوانین بە تەواوەتی خولێک بە بەردەوام خولی لێ بکەینەوە. زۆر باشە ئەماژت بۆکی لە کۆمەڵەکەی ئێوە زیاتر لە 100 کەس شێفی تایە ئەو شەفانەیە کە تیان بە دڵنیاییەوە لە هەردوو ڕێگەزەکەی تایە ئایا جیاکراوەتە لەوە چ هەنێکی تیا بێ ئارەزوو دروستکردنی شیرینی بێت یان بەشە جیاوازەکانی خواردن جیاکراوەتەوە کۆمەڵەکەتان؟ ئێمە هەمومان لە ناو یەک کۆمەڵین
بەڵام ئێمە هەفتانە ناڵێم 2 ڕۆژمان هەیە ئیتر لەو هەفتەیە ڕۆژێکیان بابەتی شیرینی باسەکرێ بەڵێ ڕۆژێ غەربی ڕۆژێ شەرقی ڕۆژێ برژاوەکان ئیتر ئەمە دابەشەکرێ بەسەر هەفتەکەیە بۆ ئەو کەسانی کە تازە دێنە ناومانەوە. بەڵێ کاگارم کە ئەڵی شێف ئەبێ هەموو جۆرە خواردنێ بزانێ شێف مەرحەلەیە چۆنە مەرحەلەکان چۆنە گەرەوەمان باسکەیت مەرحەلەی شێف بۆ نمونە شێف هەیە بەس ڕەبتی بە برژاوەکانە هەیە بەس بە کوردەوارێکانە هەیە بەس بە غەربیە هەیە شیرینیە حتا زیاتر بزانی بەرەومات سەر شێف ڕۆی زۆر باشە لەوانەیە زۆر کەسمان هەبێت بڵێ من وەستایەکی زۆر باشم لە خواردن دروستکردنە و شێفیش نەبێت و بە شێوەیەکی ئەکادیمیانەش نەیخوێند بێت ئایا تا چەند گرنگە ئەزمونیش لەو جۆرە کەسانە شوەر بگیرێت ئێستا هەمانە ئێمە بۆ نمونە شەهادەی نییە بەڵام شارەزاییکی تەواوی هەیە لە دروستکردنی خواردنەکان بە حکمی ئەم کەسە هەر کە لەدایک حەزی بە خواردنە حەزی بە دروستکردنی خواردنە من خودی خۆم هەر ینی ئەگەر بڵێم لە 10 ساڵیەوە حەزم بە دروستکردنی هەموو جۆرە خواردنەکان ڕەنگە هەموو جۆرە خواردنەکانم تاقی کردبێ نەشم خواردبێ بەس حەزم کردووە تاقیکەمە بزانم چییە تامکردنیشی بۆ ئێوە جیاوازە کاگارام بە تەشید ئەبێت تامی هەموو خواردنەکان بزانی و هەڵبژاردننی بابەتەکانیش لە کاتێکا کەتەوە بۆ نمونە ئەو پێداویستانەی کە ئەتەوێت بۆ خواردنی ئامادەیەکی هەر لە گۆشتەکەەوە بێگرە هەتاوەکو سەوزە پێکاتەکانی تر هەڵبژاردنەکەشی گرنگە و ئەبێ ئەو شارزایکی تەواوتان هەبێت لەوەیە خواردنەکەی گرنگە لەبەرەوەی تۆ کاتێ خواردنە دروستەکەی ئەبێ سەرەتا پێشەوەی پێشکەشی مشتەرەکەی بێ خۆت تامیکەیت ئەبێ بزانی ئەمانە هیچ نوقسانیەکی نییە چونکە هەر نوقسانیەکی تیابێت لەو خواردنە ئەو مشتریە بیخوار ڕەنگە جارێکتر نەیخوات وەڵام بە بەردەوامیم خواردنی ئاوە باش کاگارم ئەتوانین بڵین لایانی دەرونی کاریگەری لەسەر دروستکردنی خواردن هەیە شێفێکەیە بە برنجەکەی زۆر بەناوبانگە باشە بەس جارێک لە جارەکان برنجەکەی خراپ دەرەچێت ئەمە پەیوەندی بەلایانی دەرونیەوە هەیە یان پەیوەندی بە کوالەتی برنجەکەەوە هەیە یان هۆکار چییە کە ئەم جارە لە جاران برنجەکەی خراپ دەرچوون گۆڕانکاری لە برنجەکان دروستەکرێت ئەگەر هەمان برنج بەکاربێنێت ئەکرێ بڵین لایانی دەرونی شێفەکە کاریگەری لەسەر تامی خواردنەکە هەیە نابێتەوە شتە ڕووبات ئەبێ ئەو کێشەی کە هەتە لە دەرەوە کە هاتی تەر ناو مەطعمەکە مێشکە فۆرمات بێتەوە ئەگەر نەوتوانی ئەو بکەیت نەوتوانی بەسەر خۆ تازاڵبی شێفەکە کاریگەری ماڵەوە کێشەیەکی هەبوو گرفتێکی هەبوو کاریگەری لەسەر خواردنەکە تا چەند ئەبێت دروستە بێت ئەوش شتێکێکە لەوانی کە غەڵەتە باجەکەی ئەیتەوە دوای شتێکەکان لە دەسەی بەڵێ لەوانەیە هەنێ جار ئێوە کە خواردنە دروست دەکەن کەسێک خاتوونە بێ هەرچ کەسێک بە کە دووبارە ئەو خواردنە دروست دەکاتەوە لەوانەیە بڵێ هەمان ئەو تامینێ و هەمان پێداویستی و هەمان شتیشم بەکارهێناوە ئەتوانین بڵێن بچووکترین گۆڕانکاری یاخود بچووکترین لەوەی کە ئەگەر هەڵێکی بچووکی ئەنجامیا بێت لە کاتی دروستکردنی ئامادەکردنی خواردنەکان هەنجاب بۆ نمونە بڵێن شێوازی بڕینی بابەتەکانیش ئەکرێ گۆڕانکاری دروستکات لە تامی خواردنەکەیە بەڵێ زۆر باشە بڵێ زۆر خۆشحاڵ بووین بەڕێز شێف ئارام زۆر سپاس شێفەکانەکەستان دووبارە پیرۆزباییتان لێکردن هیوای سەرکەوتنتان بۆ بە هیوای سەرکەوتن بە هیوای کاری باش بە هیوای خواردنی باشتر سپاس دەکەم بەڕێزن زۆر سپاس بۆم دەرفەتە جوانە و ئێوە هەمیشە خەوڵتان ناوە لەگەڵ شێفەکانە بە چالاکی شێفەکانە دایم بەدەم شێفەکانەوە بوون جا حەزەکەم لێرەشەوە بڵێم لە ڕەمەزانە ئینشاڵڵا بەرنامەیەکی جوانترمان هەیە پێشکەشیگەین و وەکو کەناڵی وسات ئێوەمان هەڵبژاردووە بۆ هاوکاری کردن زۆر سپاس دەست خۆش بێت زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت